سڵاوتان لێبێ ئازیزانم، کاتتان باش. لەوانەیەکی نوێ داهاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بابەتێکی نوێ لە بەرنامەی سیڤڵ 3D، ئەویش دروستکردنی پۆینت ستایلە. لەم حاڵەتەدا سەرەتا پۆینتەکانمان دەهێنینە ناو بەرنامەی سیڤڵ 3Dەوە وەکو لەوانەکانی پێشوودا ئاماژەمان پێکرد. بەڕێزانەوە پۆینتەکانە هێناومانەتە ناو بەرنامەی سیڤڵ 3D وەکو دەبینن ئەم پۆینتانە بەشێکیان بە ڕەنگی سەوز نیشانە کراون کە ئاماژەیە بۆ بوونی دارێک. ما باقی پۆینتەکانی کە ئەو حاڵەتیان نییە، ئەمە بەهۆی ئەوەیە ئێمە لە دیسکریپشنە نووسیمانە تری بەرنامەی سیڤڵ 3D بە شێوەیەکی ئۆتۆماتیکی و داینامیکی خۆی هەڵەسێ بەناسینەوەی ئەو پۆینتانە وەختوێتێ لێرێکی جیاوازە. گەر بێت و ئێمە سەیری لێری پۆینتەکە بکەین دەبینین ڤینۆ تریە، بەڵام پۆینتێکی کە دەستنیشان بکەین دەبینین لێرەکەی جیاوازە ڤینۆدا، ئەویکیان ڤینۆ تریە. جیاوازەکە دەگەڕێتەوە بۆ ئەوە. بەڕێزان دەتوانین ئێمە لێرەکانیان یەک بخەین، بەڵام لێرەدا پێویست ناکە. ئێمە ئاماژی سەرەکیمان دروستکردنی لەیبڵە لەم وانەیە. لەیبڵ دروستکردن سوودی چییە؟ لەیبڵ دروستکردن سوودی ئەوەیە کۆمەڵە تایبەتمەندی دەدەی بە ئەو پۆینتە یان کۆمەڵە پۆینتێک کەوا بۆ کارێکی دیاریکرا و دروستیانت کردووە. بۆ نمونە کۆمەڵە پۆینتێک تێ پۆینت گروپێک تێ بۆ ئەلکتریکال پۆینت شوێنی عەمودی کارەبایە، یان کۆمەڵە پۆینتێک تێ وەکو ئەم پۆینتانەی کەوا دیارە بۆ نمونە دارە، یان کۆمەڵە پۆینتێک تەیە ڤاڵڤێکە. هەر شتێک لەو شێوازانە بۆی کارەکانت ئەبێ ئاسان کەیتەوە مەنەجی بکەیت لێرەوە لە ڕێگەی دروستکردنی پۆینت گروپەوە. ئێستا ئێمە سەرەتا پۆینت گروپێک دروست دەکەین و پاشان باسی پۆینت ستایل دەکەین. ئەگەر بێت و پۆینت گروپێک دروست بکەین، هەر لەگەڵ پۆینت گروپەکەشە دەتوانین باسی پۆینت ستایل بکەین. پۆینت گروپەکەمان ناوێک دەنێین، بۆ نمونە دەنووسین ئەلکتریکال پۆینتس بۆ نمونە، و چەند پۆینتمان بۆ بگرێتەوە ئێمە دەتوانین دەستنیشانی بکەین لەسەر شاشەکە، یان بۆ نمونە دەتوانین بەم اختیاران لەوانەکانی پێشوشە باسمان کردووە. بۆ نمونە دەمانەوێ لەگەڵ دیسکریپشنە بۆ نمونە یەک بگرێتەوە. بۆ نمونە ئەلکتریکال پۆینت دیسکریپشنێکمانەیە بە ئەلکتریکال پۆینت دەستنیشانمان کردووە. ئەپلای دەکەین، دەبینین دوو پۆینتمان بۆ هاتۆتە ناو پۆینت لیستەکەەوە. لەم حاڵەتەدا ئێمە کەواتە تەنها دوو پۆینتمان هەیە بۆ دیسکریپشنە، بۆ ڕۆ دیسکریپشنە. ئەم دوو پۆینتە دەبن بە پۆینت گروپێک کە ئەلکتریکال پۆینتن. دەتوانین لێرەدا پۆینت ستایلەکە ئاماژە پێ بکەین کەوا خۆمان پۆینت ستایلێکی نوێ دروست بکەین یان ئیسفادە لەم پۆینت ستایلانە بکەین. پێم وابێ لێرەدا هیچ پۆینت ستایلێکمانی ئاماژە بە کارەبا بکات. لەبەرەوەی ئێمە خۆمان پۆینت ستایلێکی نوێ دروست دەکەین، کریت نیو دەکەین. لە پۆینت ستایلدا چەند حاڵەتێکمانەیە، یەکێک لەوانە بە هەمان شێوە ناونانی پۆینت ستایلەکەیە بە هەمان شێوە ئەلکتریکال ستایل بەم شێوازە ناوی دەنین. و لێرە سەمەریمانێ کورتراوە ئەم بەشانەیە دیسپلایمان هەیە، ڕەنگەکان بەچی دەربکەوێت فریزیکی یان ڤیزەبڵ بە یان ڤیزەبڵ نەبێت، و لێرەکەی دەتوانین بگۆڕین لاین وێیت و لاین سکەیل و ئەو شتانە دەتوانین هەموو بگۆڕین. ئەوی زۆر گرنگ بێ بەلامەوە ئەم شێوازی مارکەری پۆینتەیە یان ئەم سکێڵەی کە لێرەدا هەمانە. ئێستا لێرەدا یوز دراوینگ سکێڵ بەکارهاتووە و ئەوە سکێڵ فاکتەرەکەیە بڵین کە بۆی بەکارهاتووە. دەتوانین فیکس سکێڵ بەکاربێنین، زۆربەی جار دەتوانین فیکس سکێڵ بەکاربێنین. ئێمە گرنگ نییە بەلامان ئێستا دەمانەوێت مارکەرێک دابنێن بۆ ئەو پۆینتانەی کە ئەلکتریکال پۆینت. لەم حاڵەتەدا وەکو پێشتر باسم کرد هیچ ئەیکۆنێکمان نییە بۆ ئەلکتریکال، دەتوانین خۆمان دروستیکەن. ئەوەی گرنگە بەلامەوە شێوازی دروستکردنی پۆینت مارکەرە لەناو بەرنامەی سیڤڵ 3D.
لەم حاڵەتەدا ئۆکەی دەکەم تەنها بە ئەم دیفۆڵتەی خۆی بێت دواتر مۆدیفای دەکەین بەم شێوازە پوینت گروپ و پوینت ستایلمان دروست کرد. ئێستا گەر بین مارکەرێک دروستکەین لە ناو بەرنامەکە بۆ ئەلکتریکال بۆ نمونە شێوازێکی سێگۆشەیەکی دوولای یەکسان بێت و پاشان هێمای کارەبا لە ناو ئەم سێگۆشەیە هەبێت بەم شێوازە دەبێت بیدایەت ئەم ئۆبجێکتە بکەین بە بلۆک ناوەکەی دەنێن ئلکتریکال بیس پوینتێک هەڵدەبژێرین کە لە دواتردا شوێنی ئەو پوینتەمان بۆ دەکات بە سەنتەری ئەم کرۆسی کە لێرەدا دیار ئێمە هەر شوێنی هەڵبژێرین دەیکاتە ئەو شوێنە ناوەڕاست هەڵدەبژێرن بۆ سلێکتی ئۆبجێکتەکە دەکەم بەم شێوازە کلیکی ڕاست دەکەم ئۆکەی دەکەم بلوکێکمان بۆ دروست بووە ئێمە دەتوانین ئەو پوینت گروپەی لێرە هەمانە پوینت ستایلەکەی مۆدیفای بکەین پوینت ستایلەکەی ئلکتریکال پوینت ستایلە لێرەدا مۆدیفای دەکەین ئەو مارکەرەی دروستمان کردووە بۆی هەڵدەبژێرین بەڕێزان دەرەم تا دەیدۆزمەوە بەڵێ لە حرفی ئەکان ئلکتریکال دەبینم ئەمە مارکەری پوینتەکەمانە مۆدیفای دەکەم لێرەدا بەم شێوازە مارکەری پوینتەکەمان بوو بە ئەو سێگۆشەی کە ئاماژەیە بە کارەبا شۆکی کارەبا بەڕێزان ئەمە دروستکردنی پوینت ستایل بوو لەناو بەرنامەی سیمپڵ3D و مۆدیفایکردنی مارکەرەکەی و هەندێک زانیاری تر کە دەتوانن بەڕێستان بە شێوەیەکی دیتل خۆتان بەدواداچوونی بۆ بکەن بەڵام ئەوەی گرنگ بوو بەلای منەوە دروستکردنی پوینت ستایل بوو بەم شێوازە